بەڕێزان سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش زۆر بەخێر بێن بۆ سیمینارێکی تری ساڵۆنی فکری ڕێکخراوی ئازادبوون زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم لەگەڵ مامۆستا ڕێبوار سوێلی لەم ئێوارەیە پێکەوە لێرە بین و هەوڵین گفتوگۆیەکی جددی لەسەر پرسی پەروەردە کە درێژکراوی کۆمەڵە سیمیناری ترە کە ڕێکخراوی ئازادبوون لە ئەستۆی گرتووە بە هیواین کە ئەمەش بتوانێت زمینەیەکی باشتر بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی پەروەردە بهێنێتە ئاراوە کە سیمیناری ئەم ئێوارەیەمان بەناونیشانی ئەندازیاری پەروەردەیی باسێک لەبارەی شوێنناسی پەروەردەییەوە کە شوێن کاریگەریەکی زۆری بەسەر دەروون و پەروەردەی مناڵەوە هەیە. ئایا ئەوە دەرونی مرۆڤە کە دیاریەکە شوێنەکان بە چ شێوازێک بەنیا ئەوە شوێنە کە کاریگەری هەیە لەسەروی کە دەرونی مرۆڤ چۆنی شکل بگرێت. لە چوارچێوەی ئەم دوو پرسیارەیە و پەیوەندی شوێن و پەروەردە مناڵ و ژینگەکەی هەوڵەین کە گفتوگوێ بکەین لەگەڵ مامۆستا ڕێبوار سوێلیە کە ئێستاش هەوڵێن بایۆگرافیەکەی بخوێنمەوە کە بەڕێزیان لە ساڵی 1968 لە گوندی بارەی بچووکی دەبەری سوێلی شارباژەر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە گوندەکەیان و ناوەندی لە سلێمانی و بەشێکی لە پەیمانگای هونەرە جوانەکان هەر لە سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1985 ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستان بووە و تا کۆتایی ساڵی 1970 لەوێ ماوەتەوە. لە سەرەتای ساڵی 1970 گەیشتۆتە دانیمارک و لە ناوەندیەوە دەستی کردوتەوە بە خوێندن لە وڵاتە هەموو قۆناغەکانی خوێندنی بڕیوە بەکاڵیۆرست و ماستەری لە زانکۆی وەسیلەی دانیمارک و دکتۆرای لە زانکۆی سەلاحەدین خوێندووە. دامەزرێنەری بەشی فەلسەفەیە زیاتر لە 60 بەرهەمی چاپ کردووە بڕای بە فرەدیسپلینی زانستی هەیە و خۆی لە کۆپیکردنەوەی زانیاری کتێب و سەرچاوەکان بەدوورەگرێن. نامەی ماستەرەکەی لەبارەی هونەر و پاراوگەوەیە و تێزی دکتۆراکەی لەبارەی فەیلسوفی دانیمارکی سورێنکی گەرگاردەوەیە و مەحوی شاعیری کوردەوەیە. دووبارە بەخێر هاتنتانەکەم بە هیوام کە بتوانین پێکەوە بێدەنگی بپارێزین لە کاتی سیمینارەکە وێ ڕێسپاسم بۆ ڕێکخراوی ئازادبوون و جەنابتان. ئێستا ئیتر ئەچمە ناو ئەسڵی مەطلەبەکە. ئەندازیاری پەروەردەیی باسێک لەبارەی شوێنناسی و پەروەردە یا شوێنناسی پەروەردەییەوە. پێویستم بەوەیە سێ چەمک ڕوون بکەمەوە لە خزمەت ئێوەدا. یەکەمیان ئەندازیاری. بۆ من ئەندازیاری بریتیە لە دەستکاریکردنی شوێن یاخود بریتیە لە دۆزینەوە و دروستکردنی شوێن. ئەندازیاریکردن لە شوێندا واتە کەشفکردنی شوێنی نوێ یاخود دروستکردنی شوێنی تازە یا گۆڕان لەو شوێنانەی کە هەن. بۆیە ئێمە لەم دەرزگوتارە پێویستیمان بەو تێگەیشتنە لە ئەندازیاریکردن لە شوێندا هەیە. دووهەمین بابەت کە باسی پەروەردەیە. پەروەردە چییە؟ من زۆر سادەیەکەمەوە. ئەمەش وابزانم لە کانتەوە فێر بووم. ئەوە ناوی یەک فەیلسوف بێنا. کانت فەیلسوفێکی ئەڵمانیە. لەو بڕوایەدام ئەوە کە کوتوێتی پەروەردەکردن بریتیە لە دروستکردنی مرۆڤی داهاتوو. مرۆڤی داهاتوو بەڵام چۆن؟ مرۆڤێک کە لە بۆچووندا ئازادە و لە ڕەخنەگرتندا تەوەجوهێکی ئاراستەیەکی ڕەخنەگرانەی هەیە. مرۆڤێکە ئازادە لە بیرکردنەوە و ڕەخنەگرانەش خۆی دەردەبڕێت. ئەمە چێن؟ ئەمە ئەو منداڵانن کە ئێمە دەمانەوێت لە شوێنێکی تایبەت پەروەردەیان بکەین کە ئەو شوێنە ئەکرێ ئێمە لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکەین بە ئەندازیاری پەروەردەیی تاکو و قوتابخانەی سەرەتایی و ناوەندی و تاکو و زانکۆکانیش. بەڵام من زیاتر لەسەر قوتابخانە عەرزم هەیە لە خزمەت ئێوەدا. کەواتە ئەندازیاری بریتیە لە دەستکاریکردن و گونجاندن و لەبارکردنی ئەو شوێنانەی کە ئێمە منداڵی تیا پەروەردە ئەەکەین. ئەم منداڵەش بەو نیازە کە مرۆڤێکی دوا ڕۆژە بەڵام مرۆڤێکی ئازادە لە بیرکردنەوە و ڕەخنەگرە لە تێڕوانی نییە. مەسئلەی شوێنناسی چونکە لە عنوانەکە هاتووە ئەڵێ باسێک لەبارەی شوێنناسی پەروەردەییەوە. کەواتە ئێمە هەموو شوێنێک ناکەینە ئامانجی قسەکانمان بەڵکو ئەو شوێنانەی کە
ئامانجێکی پەروەردەییان لێ دێتە دی یا بەکاریان هێنین بۆ بەدیهێنانی ئامانجێکی پەروەردەیی. شوێن ناسی واتە ڕوانگەیەکی تایبەت بۆ شوێن کورت و پوخت. ئێمە لە پەروەردەدا پێویستە ڕوانگەمان بۆ نمونە لە ڕوانگەیەکە بۆ شوێنێک کە شەقامە بگۆڕین بۆ شوێنێک کە قوتابخانەیە. کەواتە شوێن ناسی پەروەردەیی یا ئەندازیاری پەروەردەیی پێویستە لە ڕوانگەیەکی پەروەردەیانەوە شوێنی پەروەردەکردنمان بۆ دروست بکە بە لە بەرچاوگرتنی جیهانی مرۆڤی دواڕۆژ کە منداڵەکانن. وازحە ئەو ڕوونکردنەوەیە. ئێمە سێ چەمکمان هەیە کە ئەم سێ چەمکە بە گرێ دراون پێکەوە. پەروەردەما هەیە، ئامانجەکەی پەروەردەکردنی منداڵانە، ئەمانە بە عەقڵیەتێکی ئازاد و کراوە بەڵام ڕەخنەگرانە ئامادە بکەین بۆ دواڕۆژ لە شوێنێکدا ئەم کاراکەین کە قوتابخانەیە. قوتابخانە ئەندازیارەکان دروستیەکەن بەڵام نەک هەموو ئەندازیارێک، بەڵکو ئەو ئەندازیارانەی کە پێویستیان بەوە هەیە لە ڕوانگەی منداڵەوە فەزامان بۆ بە جۆرێک ئامادە بکەن، بە جۆرێک بیگونجێنن کە لەگەڵ دنیای منداڵدا بگونجێ و ئامانجە پەروەردەیەک ڕێگر نەبێ لە بەردەم ئامانجە پەروەردەیەکەدا. بۆچی وا دەڵێم؟ چونکە ئێمە لە سیستەمی بیناسازی خۆماندا هەمیشە گەورە ساڵ لەبەرچاوەگرین، کۆمەڵەشت لەبەرچاوەگرین. یەک لەوانە کە میعمار یا ئەندازیاری بۆ ئەوەیە کە تۆ بپارێزێ لە دەرەوە. لە کاتێکە ئێمە لە ئەندازیاری بۆ منداڵدا پێویستمان بە ترانسپەرەنسی هەیە، پێویستمان بۆ منداڵ هەست نەکا ولت کردووە یا زیندانت کردووە یا شوێنەکەی بە تەواوی ئەبێت جیاواز بێ لەو شوێنەی کە تیا پەروەردە بووە پێش قوتابخانە. ڕەنگ بێن لە دانیمارک ئاوابیری لێ نەکەنەوە. منیش فکرەکەم لە دانیمارکەوە وەرنەگرتووە، من فکرەکەم لە وڵاتی خۆمە وەرگرتووە. بۆچی؟ چونکە ئێمە پێش ئەوەی منداڵ بنێرینە بواری پەروەردەوە بەبێ ئەوەی ئامانجمان بێ یا بە خۆمان بزانین یا زۆر بیرمان لێ کردبێتەوە، زۆر ڕێگرمان دروست کردووە لە بەردەم شکلگیری و فۆرم بەخشین بە شەخسیەتی منداڵدا. لە بواری میعماریە پەنجەرەکانی ئێمە بەرتەسکن، بە تایبەتی تاریکایی زۆرە لە ماڵی ئێمەیە، شوێنی ترسناک هەیە لە ئەندازیاری ئێمە، شوێنی ترسناکی لە ڕوانگەی منداڵەوە، من باسی گەورە ساڵان ناکەم، شوێنی ترسناکی دروست کردووە. ئەم شوێنانە ئەم جۆرە مامەڵەکردنە بەبێ حسابکردنی دنیای منداڵ میعماری ئێمە ئەندازیاری ئێمە هەندێ ڕێگری دروست کردووە کە لە پێشەوە منداڵ یا ڕێگری لە ئازادی بیرکردنەوەی منداڵ دەکەن و فێری ئەو هونەرەی دەکەن کە کۆمەڵگە تەقلیدیەکان بە هونەرێکی گەورەیە زانێ. ئەویش چییە؟ ترس خستنە دەرونی منداڵەوە، ترس چاندن لە دەرونی منداڵدا. ترس چەند مستەوایەکی هەیە. مستەوایەکیان ئەوەیە کە من لێرەوە وەک منداڵ کە بەتەنیان بۆ نمونە سەیری ئەو گۆشەیە دەکەم، سەیرەکەم تارماییەک لەوێدا هەیە. بۆ گەورەکان ئەو تارمایە ڕۆبەکەی باوکوە، بەڵام بۆ منی مناڵ کە ئێستا لە خەوم خەبەرم ئەمە خێوێکە، چوە ئەو ڕێدی من تێگەیشتوم جنۆکە هەیە، خێو هەیە، چی هەیە ئەمانە. کەواتە ها تەخەیولی مناڵ ئەمە ترسە هەر ئاسانەکەیە. ترسەکانی تر باز داکەم کە ئەمە عیبەیە و ئەمە نازانم چی، ئەمانە باس کراوە، بەڵام قۆناغێکی مەترسیدار لە ترس ئەوەیە کە ئێمە پێڵێن چی؟ پێڵێن شپرزەکردن. ئێمە منداڵ شپرزە ئەەکەین. شپرزە حاڵەتێکی دەرونیە، ئەنگست، دۆخێکی دەرونیە لەگەڵ هەموو ئینسانێکا هەیە، بەڵام ئێمە ئەتوانین لە ڕێگەی ئەو فەزاسازی لە ماڵ و قوتابخانەیەکەین ئەم دۆخە زیاتر، ئەم نیشانەیە، ئەم تۆقینە
لە منداڵە زیاتر گەشەی پێبێت و بەداخەوە ئێمە لەو کۆمەڵگەیانین کە بۆ تۆقاندنی مناڵەکان زۆر هونەرمەندانە ینی بەمانە نەگەتیفەکەی کارمان کردووە لە بۆ ئەم قسەیە تەبان بگەڕێنەوە بۆ منداڵی خۆتان بزانن لە مناڵیە تۆ لە چی ترساوی لە کوێ ترسیاوی ئەو ترسە سەرەتاییە تەبان ترسێکی خەتەرناکە و لەگەڵ تا ئەمێنێتەوە تا ئەگا بە دۆخەکانی تری دیپرێشن و یعنی ڕەهەندە دەرونیەکەی وەربگرین تا تێکچوونی تەواوی باری دەرونی کەواتە ئێمە تعریفی بڵێن زاراوەکانمان کرد ئەنجا دێنە سەر میتۆدەکە باشە میتۆدی من چییە بنەڵێم پێویستمان بە دەستکاریکردنی ذهنیەتی ئەندازیاری خۆمان هەیە لە بواری دروستکردنی فەزای پەروەردەیە واتە قوتابخانە بۆچی وا دەڵێم چونکە ئەو ذهنیەتەی ئێستا ئەندازیارانی ئێمە ئیشی پێەکەن ئامانجێکی پەروەردەیی ناهێنێتە دی بەڵکو ڕێگری لە بەردەم ئەگەر ئامانجی پەروەردە بریتی بێ لە دروستنی ئینسانێکی مستەقبەلی و ئازاد و ڕەخنەگر میعماری ئێمە چی کردووە ڕێگریەکی گەورەی دروست کردووە قوتابخانەکان و ممکنە خوار قوتابخانەیانی دایانگەکان باخچەی ساوایان و نەزان منداڵکە لە دایانگەیە شوێن ڕێگر نییە لە بەردەم ئەوەی کە بترسێ یا ڕێگری دروست نەکردووە لە شپرزەکردنیدا بۆیە ئەم حاڵەتە پەیوەندی بۆیە کە ئێمە میتۆدێکمان پێویستە کە ئەم بابەتەمان تۆزێک بۆ ڕوونتر بکاتەوە ئەو میتۆدە لە لای من وەک ئەوەی لە کتێبی شوێن و شوناس کتێبێکە لەسەر شاری سلێمانی و بەتایبەتیش لەسەر شەقامی توی مەلیکی هەشتاکان و شەقامی سەهۆڵەکەی نەوەدەکان و ئەوە نووسیومە ساڵێک لە زانکۆی سلێمانی داوایان لێکردم کە بابەتی شوێنناسی بڵێمەوە بە تەلەبەکان ئەم کتێبەی لێبەرهەم هات من پێشتریش هەر ئیشم لەو زەمینە کردبوو و دوای گەیشتمەوەی کە میتۆدی دیاردەناسی یا ئەوەی کە پێڵێن فێنۆمێنۆلۆژی یا بە عەرەبی ئەڵێن ئەظاهراتیە میتۆدێکە ئێمە توانین لە بواری پەروەردەش بەکاری بهێنین ئەم میتۆدا چەند خاڵێکی زۆر بەسیط و ئەوەی هەیە کە هەمومان نتوانین بەگەڕانەوە بۆ مێژووی شخصی خۆمان سوودی لێوەربگرین یەکەم ئەم میتۆدە پێمانەڵێ ئایا ئەوە ئینسانە کاریگەری لەسەر ئەو شوێنانە هەیە کە بەکاری هێنێ یا شوێنەکانن کاریگەریان لەسەر کەسایەتی ئێمە هەیە هەردوو لا ڕاستە هەم ئێمە دەتوانین شوێن ساز بین بەڵام جاری وا بەخراپ ئەم کارە ئەەکەین وەکۆی لە دوای نەوەدەکانەوە ئێمە هەرچی گردۆڵکەی کوردستانە یعنی ئەو شوێنانەمان چی لێکردن بلدۆزەرمان لێدان و ئەوەمان پێکردن کە ئێستا ئایان بینن یا مەسەن تۆ بچۆ لەسەر چیای گۆیژە و لەوە سلێمانی وەکو زبڵخانەیەکی گەورە ببینە چونکە لەبەردەم تا دیارە ئەم هەموو قوت و شتێکە فرێدراوە ئەم مامەڵەکردنە لەگەڵ شوێن نەتیجەی ئەو پەروەردەکردنەیە کە تۆ پیاتێ پڕیوی وەکو منداڵ کەواتە ئێمە لە میتۆدەکە فێرە بین پەیوەندی ئێمە بە شوێنەوە چۆنە شوێن چه کاریگەریشی کردوەتە سەر ئێمە و ئێمەش چه کاریگەریەک دەکەینە سەر ئەو شوێنانەی کە بەکارهێنین ئەم میتۆدە پێمانەڵێ یەکەمین شوێنەکان زۆر گرنگن بەنسبەت منداڵەوە کە لە ماڵەوە تۆ شوێنگۆڕچەی پێەکەی ئەی نێری بۆ دەرەوەی ماڵ ئەی نێری بۆ دانگە ئەی نێری بۆ باخچەی ساوێن ئەی نێری بۆ قوتابخانە ئەمە شوێنگۆڕچەیە لە هەر یەکێ لەو شوێنانە منداڵ تووشی چییە بێ دنیایشی تازە بێ دنیایشی تازە کە ئەو با بڵێن کاریگەری تێکە ئەم شوێنانە لە ڕووی بۆنەوە تۆ حساب کە مەسەن کۆنترین بۆن لە ژیانی مناڵی خۆت بگەڕێنەوە ئیچی بووە من بۆنی مێخەکەکەی دایکم بە منداڵی لە گوم بۆ هەر شوێنێ بڕۆشتە پڕی نازدار بووم دەستی ئەگرت و دەستی مەگرت و بە دوا ئەڕۆیشتم بە پێخواسی بە پێڵاوە بە هەر شتێکەوە بەڵام من بە دوای چی ئاڕۆشتم بە دوای بۆنی بێخەک بەندەکەی دایکم بۆنە لای من بۆنێکی نەمرە یەکەمین
کاریگەریەکانی بۆن لەسەر من و لە ڕێی ئەم بۆنەوە فەزای ئەو شوێنەشم بە تەواوی بیرەکەوێتەوە. تەبیعەتی ئینسان بەو جۆرەیە کە یەکەمین کاریگەریەکان لە لامان دەمێنەوە و ئەبنا با بڵێن بناغەیەک بۆ کاریگەریەکانی دواتر. کەواتە مناڵ وەختێ تۆ لە ماڵ ئەیکەیتە دەر بۆ پەروەردەکردن ئەینەری بۆ شوێنێکی تازە حسابی ئەو بکە کە ئەم شوێنە کاریگەری دەکاتە سەر کەسایەتی ئەم منداڵە و ئەم کاریگەریەش دەمێنێتەوە. واتە ئەگەر لە شوێنێکی ڕووناکەوە نارمان بۆ شوێنێکی تاریک بۆ ڕۆژی دوایی چاوەڕێ مەکە کە بچێتەوە بۆ قوتابخانە ناچێتەوە. ئەگەر لە شوێنێکی بۆن خۆشەوە نارمان بۆ شوێنێکی بۆگەن کە قوتابخانەکانی ئێمە بۆگەنن تەوالێتەکانیان ڕاڕەوەکانیان پیس بۆ خڵن چاوەڕێ مەکە مناڵەکە قوتابخانەی خۆش بێ مەکتەبی خۆش بێ خوێنی خۆش بێ خۆت بخەرە جێگەی ئەوان. خاڵی سێهەم ئەوەیە لە بیتۆ دەکا ئێمە بەچی ئەتوانین ئەم شتانەمان بۆ دەرکەوێت بە ئیحسا و داتا و ئەم شتانە نا ئەمەی لە بەشەکانی کوردستان و داتا ئەەکەم و پرسیارنامە ئەەکەم و مناڵ لە پرسیارنامەی لێ ناکرێت بە خۆخستنەبری لە میتۆدی دیاردەناسیدا هۆسەر کە فەیلسوفی ئەو بوارەیە ئەڵێ ئەوەی دەیزانی لەسەر هەر شتێک هەڵی پەسێرە و بە تاقیەوە برێ بیخرە سەر ئەو ڕەفێ ئەو زانیاریانەی ئەیزانی بیخرە ئەولاوە بۆ لەحزەیەک خۆت بخەرە بری سوژەی یا خودی ئەزمونگەر منداڵەکە بۆ نمونە کە بزانە ئەو چۆن ئەزمونی ئەو شوێنەی کردووە بۆ یەکەم جار. ئەگەر توانیمان علم هەر هەموو ئەو زانیاری و فەلسەفە و شتەی هەمانە بۆ لەحزەیەک بیخینە لاوە لە بواری توێژینەوەمان لە شوێن بە لە بەرچاوگرتنی ئەوەی لە ڕوانگەی منداڵەوە سەیری شوێن بکەین ئەگەر توانیمان ئەم کارە بکەین ئەمە یەکێکە لە خواستە میتۆدیەکان لە بواری دیاردەناسی شوێنە و ئەمە فێرمانەکە کە ئێمە چۆن خۆمان بخەینە جێی منداڵەکە لە ئیحساس و تەجروبەی ئەوە سەیری شوێن بکەین و کە من ئاوا دەکەم هەر یەکێک لە ئێوە بگەڕێنەوە بۆ یەکەمین ئەو شوێنانەی کە بۆ یەکەم جار بینیوتان و ئەزمونتان کردوون بزانە چ شتێکت لا ماوەتەوە دیاردەناسی داوای ئەومان لێکە گەڕانەوە بۆ خاڵی سفر بەبێ هیچ سەقافە و باگراوند و ئەو هەموو کتێبەی خوێندومانێتەوە ئەمەمان نایە ئەمە هەمووی بنێ بە تاقەوە دوای ئیسفادەی لێکەی بۆ شتی تر بەڵام لە ئێستادا بۆ تێگەیشتن لە لەحزەی یەکەم تۆ پێویستە خۆت بخەیتە بری ئەو کەسەی کە ئەزمونی ئەو شوێنەی کردووە. کەواتە ئێمە بۆ خۆمان بخەینە بری منداڵەکان بۆی لیان تێبگەین. مناڵ لای ئێمە بە دوو ئاراستە ئەزمونی شوێنەکە لە ئەو شوێن گۆڕچێی لە ماڵەوە ئەچێتە دەرەوە. یەکەمیان لە دەرگای ماڵەوە تا دەرگای قوتابخانە. لە کوردستان لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی لە هەولێر لە دهۆک لە ئەوەی کە پێڵین بەهەشتە و شاری چییە هیچ شوێنێکمان نییە بەبێت تونند و تیژی سابۆتان بازەکەم ئەو کەسەی بڕوای وابێکە بەهەشتی شتوند و تیژیتیانە تایەتی شوێن یەک لە شوێن ناسیدا وا تەماشای شوێنەکرێ کە هەمیشە شوێن هاو تەریبە بەبوونی فۆرمەکانی تونند و تیژی هیچ شوێنێک نییە تونند و تیژی تیانە بێت تەنانەت لە ناو جێگەی خەوتنی ژن و بێردێکیشدا لەوە زیاتر ناتوان وردی کەمەوە بەڵام هاوڕێ مامۆستایانی بەڕێز بەنسبەت منداڵەوە لە دەرگای ماڵەوە کە ئەڕوا ئەچێتە ناوچی یا پاس یا تەکسی یا سەیارەی دایک و باوکی خۆی فەزای تەکسی پاس و سیارە لە کوردستان فەزایەکی پڕە لە تونند و تیژی جگەلەوەی هەنێ مناڵی چەتونیتیان کە نایڵن دانیشی بە ئارامی دەنگە دەنگەکە قیژە قیژەکە ئاواش سورعەت هاوکاتە بە ترس دروستکردن لای منداڵ هاوکاتە بە دوورکەوتنەوەی منداڵ فەراغ دروست بوون و ئیلاخری ئەو شتانە پێویست ناکە من بچمە ناو تەفاسیلەوە خۆتان بخەنە بری ئەو مناڵی بۆ یەکەم جار ئەنێردرێ لە ماڵەوە تا ئەو شوێنەی کە شوێنە پەروەردەیەکەی بزانە ڕووبەڕووی چەند تونند و تیژی ئەبێتەوە لە ناو پاس و لەسەر جادە و هۆڕن و
لۆری و بە یەکداچوونی بەیانیان و تا هەشت و هەمووی بگا و جوێنی شۆفێر و یعنی ئەمانە هەمووی بەشێکن لەو فەزا توندوتیژەی کە لە وڵاتانی تر ئەتوانم لەم تا ئەندازەیەک چارەسەرکراوە. بۆ نمونە لە سوید هۆڕن لێ نادرێت، هۆڕن لێدان لە دەرویش نازانم بازم لێ نادرێت. ئەها ئەو توندوتیژیانە بە شێوەی تر لەو شوێنانە چارەسەر کراون، بەڵام لە وڵاتی ئێمە نە. بۆیە ئەبێ ئێمە ئەو دۆخەی منداڵ لەبەر چاو بگرین کە خۆمان بۆمان دروست کردووە و چارەسەرمان نەکردووە. منداڵ هیچ گوناهێکی نییە لەوەی ئەچێتە ناو فەزایەکی توندوتیژانەوە. تۆ ئەگەر پێ دوابێ ئازادیەکەی ئەینێری بۆ شوێنی فێربوون وانە ئەو شوێنە یەکسانیشە بە شوێنێک کە پڕە لە توندوتیژی. دووهەمین شوێن کە ئەوەی تر واز لێ نین لە ماڵەوە تا بەردەم قوتابخانە چەند توندوتیژی چاوەڕێی مناڵەکە، بەڵام کێشەیەکتر دەست پێکات لە بەردەمی قوتابخانەوە. ئایا لە بەردەمی قوتابخانەوە تا ناو قوتابخانە تا حەوشەی قوتابخانە دەرگای قوتابخانە چۆنە؟ ئایا لەوێ ئەم مناڵە ئینتیباعی یەکەمین کاریگەریەکان دەرگای قوتابخانە فەزایی ئەم دەرگایە ئەو با بڵێن دیمەنە دیداریانەی کە کاریگەریان لەسەر مناڵ هەیە، ئایا ئێمە ئەم شتانەمان هیچ بیر لێ نەکرێتەوە یا لە میعماری لە ئەندازیاری پەروەردەی ئێمە ئەم شتانە بە نەزەری ئەتیبار وەرناگیرێت. حەوشەی قوتابخانە، ئایا لە حەوشەی قوتابخانەی ئێمە چۆنە؟ ئایا وەکو پێویست درەختی تایە، ئاژەڵی تایە؟ یەک قوتابخانەی کوردستان کیسەڵی تایە، کەرێکی تایە، کەروێشکی تایە؟ ئەزانی ئەمانە چەند مهمن بۆ دنیای منداڵ؟ ئەزانی تۆ لێرەوە مناڵ فێری خەمخۆری و ئیلتیزامەکەی کە ئەگەر تۆ بۆ نمونە با کرد زیانی چییە؟ ئەگەر لە قوتابخانەیەکە هەبێ و قەفەسێکی بۆ دروستکە قیرروسیا، بەڵام منداڵەکان فێرە بن سڵی جیا لە ماڵەوە لەگەڵ خۆیان برن، پسکیتێکی خۆی بەشکا لەگەڵ کەروێشکەکە. من ناڵێم ئەمە لە سوید مادام لە سوید وانە لە کوردستانی پێ وابێ ئەوەی سوید بۆ تەقلید دەکەیتەوە تۆ نە شتی خۆت ئیبتیکارکە. تۆ لێرە ئەتوانی داهێنان لە پەروەردەی خۆتا بکەی، زۆر ئاسانیشە، زۆر ئاسانیشە تەنیا بە گۆڕینی ڕوانگەمان لەسەر ئینسان کە ئەمانەیە بۆ دوا ڕۆژ پەروەردەیکەین و لەسەر شوێن کە نایکەینە زیندانێکی تر بۆ منداڵەکانمان و دوجار گۆڕانکاریەکیش لەو ئەندازیاریەدا کە ئێمە بۆ خۆداپۆشین و شاردنەوە و پاراستن ئەندازیاری ئێمە ئەەکەین، نەک بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان دەرەوە و ناوەوە بەداخەوە. ئەجا لە ناو قوتابخانە ڕاڕەوی درێژمان هەن تا ئێستا، تەوالێتی بۆگەنمان هەن ئەوم باس کرد، پەنجەرەی تەوالێتەکان بچووکە، بەرزە، باشە هاوڕێیان، فەزای حانوتەکان شوێنی فرۆشتن و شێوازی پڕە لە توندوتیژی. وا نەزانین ئەمانە کاریگەری ناکەنە سەر مناڵەکان، وا نەزانی کە ئەو نمرەکەی بەرز نەبوو معنای خۆی تەمبەڵە. نا تۆ فەزایەکت بۆ دروستکردەوە ئەو ناتوانێت لە سەتا دەی تواناییە زیرەکیەکانی خۆی ئایبڵیتەکانی خۆی بەکار بێنێت. تۆ ڕێگریەکانت بۆ دروست کردووە کەچی ئەو تاوانبارەکەی لەبەرەوەی نمرەی کەمی هێناوە. ئەمە تێگەیشتێکی زۆر خراپە لە بواری پەروەردە، کەواتە ئێمە دەمانەوێت لە ڕێی ئەم سیمینارەوە لە ڕێی ئەم ڕێکخراوە بەڕێزەوە جگە لەوەی دەمانەوێت نەهجی پەروەردەیمان مەتریاڵەکانی بگۆڕین، ئاواش ئەم گۆڕینە تەواو نابێ ئەگەر نەتوانین ڕوئیای ئەندازیاری پەروەردەیشمان تا ئەندازەیەکی باش بگۆڕین. بۆیە من پێشنیارەکەم بۆ ئەم ڕێکخراوە بەڕێزە ئەندازیارەکان کۆ بکەنەوە دەربارەی پەروەردە و منداڵ پێویستە ئەوان زۆر شتیان لەبەرچاو بێ. منداڵ پێویستی بێ لە فەزای ناو پۆلەکەی باش بۆ ئێمە پۆلێک دروست ناکەین لە ئەشکەوت بچێ. چێ دەڵێ منداڵ زۆری پێخۆش نابێ؟ چێ دەڵێ تاقاتی مناڵ وزەکانی لە فەزایەکدا کە منداڵانەیە زیاتر ناتەقنەوە وەک لەوەی تۆ چوارچێوێک دیواری بۆ دروستکەی و ئەم هەموو کورسیە بەرزانە چێستا ئەم کورسیە بۆ من بەرزە. من خۆم پیاوێکی باڵامام ناوەندی یا کورتم کە لەسەر ئەم کورسیە دائنیشم ئازاد نیم، حەزەکەم ئازاد بم بەس ئازاد نیم. ئێمە حسابی ئەم شتانە ناکەین. گەورە بڕیار دەدا لەسەر جزئیاتی دنیای پەروەردەی ئێمەدا و ئەمەش بەرەنجامەکەی دوورکەوتنەوەی
منداڵانی ئێمە و خوێندکارانی ئێمە لە پەروەردە و لە دەرس و لە تەقینەوەی توانە بڵێن بیلقووەکانی خۆی هێزەچیەکانی خۆی هەموو ئینسانێک کۆمەڵێک توانایی هێزەشی تایە پێویستە فەزایەک دروستکەین ئەو تواناییانە چی بن بتەقنەوە جارێکی تر ئەوەی زۆر سەرنجم ڕاکێشێ لەم میعماریەی ئێمەدا بەڕاستی مەسەلەی کافتریاکان چییە لە دایک و باوکان چۆتە کافتریای قوتابخانەکان من 73 کافتریان بینیوە واو ئێمە خۆمان تەحملی ناکەین ئەمجاوەرە منداڵەکانن کە ئەچنە ئەوێ منداڵی گەورە منداڵی پۆلەکانی با بڵێن دواتر یعنی چ تونند و تیژیەک بەرامبەر بە منداڵە بچووکەکان بەکارهێن و ئیتر بەو شێوێ ئەو شێوازی فۆرمی دەسەڵاتە چۆن دابش ئەوێ لە ناو حانوت و لە فەزای با بڵێن حتا لە ناو پۆلە ئازانی لە ناو پۆلی قوتابخانە تایبەتیەکانە جۆرەها تونند و تیژی هەیە کە با بڵێن تونند و تیژێکی بەرهەم هاتووە واتە دروستکراوە واتە لە پلانی پەروەردەی قوتابخانەکاندا نییە کە ڕووبەڕووی ئەو تیژیانە ببنەوە یەک لەو تونند و تیژانە کە کارەساتبارە دانانی کامێرایە لە ناو پۆلدا چێ لە ئێوە ئەتوانێ ئازادانە ڕەفتار بنوێنێ و بیر بکاتەوە ئەگەر بزانێ کامێرایەکی لەسرە بۆ من تەنیا لە فیلمی ئەکشنی ئەمریکی کاتێک تاوانبارەکە یا تۆهمەتبارەکە ئەگیرێ ئەیبەنە ژوورێکەوە دوو بۆ حەقیقیشی لەگەڵایە کامێرایەکی بەسەرەوەی لەوە بینیومە چه هوەرێکی پەروەردەی لەوە هەیە تۆ لە ناو پۆلە منداڵ دابنەی کە لیانە پرسی لە بەڕێوەبەری قوتابخانە ئەوەڵا ئەوە بۆەوەی بزین ئەگەر شتێک ڕووی یا بزین چێ خەتابارە سەیری ئەم ڕوانگەیە بۆ منداڵ چێ خەتابارە یەک لە ئینەکانی مناڵ قەت خەتای نییە مناڵ ئەگەر ئێمە تێگەیشتێکی قوڵمان بۆ دنیای مناڵ هەبێ مناڵ نەگوناهبارە نەخەتابارە ئەمانە ئیشی گەورەکان خاڵێکی تر بەڕاستی کە تەوالێتەکان لەو 73 قوتابخانە و ڕەنگ بێ زیاتریش کە من سەردارم کردووە بەدەگمەن ڕاڕەوێک کە ئەڕوا لە دواوەی بینای قوتابخانەکەیە دەسێکە حساب کە تۆ خۆت بخەرەبری ئەو منداڵەی کە لە ڕیزی ناوەڕاست یا پێشەوەیە دوای دواوەی ناوپۆلیت و دەستت هەڵبڕیەوە بۆی بچی میز بکەی و وشەی میزیش لە کوردیدا منع تۆ نابێ بڵێ مامۆستاکەی دەرسو دەرەوە ئەگەر مامۆستا بڕوات پێ بکە ئەنێرە ئاوا ئیشارەیەکە بە بڕۆتە دەرەوە کەسی لێ نییە لەگەڵ ئەم مناڵە بڕوا بەڵام بڕوا بۆ شوێ بۆ دنیایەکی ترسناک ڕاڕەوێکی درێژ نەک ڕسمی تایە نە تابلۆی تایە هیچ شتێکی تیانیەکە ڕنگانەوەی دنیای مناڵ بێ ئاشناسازی بکە ئەم مناڵە لەگەڵ ئەم فەزایەدا تۆ مناڵە نێری بۆ سەحرایەک بۆنێکی ناخۆش بەرەو پێت دێ باشە خۆت بخەرەبری ئەو منداڵەی کە میزێکی زۆری دێ مامۆستا بە تەخیرەوە ئیجازەی داوە ئەنجا ڕاکاتە دەرەوە ئەچێ بۆ شوێ ئەچێ بۆ تەوالێت لەوێ ئێستا تەواویکەم باش بە قوربان ئەنجا ڕوبەڕووی چیە بێتەوە ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە یەکەم جارە قادرمەیەک عادەتەن 68 قوتابخانە قادرمەیەکی کردووە لە باڵای مناڵ زۆر زیاترە مناڵ ناتوانێت بێت دەست بخاتە سەر ئەم پلەیە یعنی مناڵەکە ئەو نەمتوانی ئەوە بکەم بەس ئەویستم ئەبێ ئەمە پلەکە بێ ئەو دەستی بخاتە سەر ئاوا بکە ئەنجا بتوانێت سەرکەوێت ئێکە ئەمەی معماری پەروەردەیە ئەمە کەی یعنی تۆ حسابە بۆ باڵای مناڵ نەکردووە و یەک حسابت کردووە بۆ هەمووان مناڵەکە لێرە جلی پیزە بێ تا ئەگاتە ئەوێ بۆ نمونە پەنجەرەکە یا شکاوە یا زۆر بەرزە بۆ گەنێکی زۆریش دێ تا خۆی زنجیرێک هاتەوانە میزکراوە بە خۆیدا و ئیتر بۆ ئەبەد ئەم مناڵە دڵی لە ئەم شوێنە و قوتابخانە و مامۆستا و دەرس و باڵدار و هەمووی ئەشکێت تۆ ئەم فەزایەت دروست کردووە لە ئەنجامی بیر نەکردنەوەت لەوەی کەمترین ڕێگری ئەندازیاری
دروست بکەیت یا میعماری دروست بکەیت لە ناو سیستەمی خوێندنماندا. من هەڵێم ئێستا کوردستان هەرێمی کوردستان دەستکا بە ڕوخانی قوتابخانەکان و نازانم ئەمە خەونی بە دەردی ئەڵێن بە خەونێکە خۆزگە وا بواە خۆزگە. مامۆستایگیان بۆ حکومەی کە من خۆم هەندەسە ئەخوێنم لە باسەکەتا کە باسی کرد دوو شت هەیە بەلامەوە زۆر گرنگە. یەکەمیان ئەوەیە ئەو کێماسیانەی کەوتە سەبارەت بە معماری لە ناو کوردستانە لە ڕاستیە ئەویش درێژکراوەی کۆمەڵێ کۆمەڵێک کێماسیترە کە لە ناو سیستەمی بیرکردنەوەی ئێمە هەیە. یعنی بۆ نمونە کە کاتێک جەنابەت ئەڵەی معماری لێرە ناتوانرێت بە شێوازێکی پەروەردەیانە ئیش بکە لە ڕاستیە ئەو فەزایی کە بۆ معمارەکان هێنراوەتە پێشەوە فەزایەکە کە ناهێڵە داهێنەرانە بیر بکەنەوە چونکە زۆرینی ئەو بینایانەی دروست ئەکرێن ینی بۆ شێوەی کە ئێمە خوێندومانەیە خۆ تێگەیشتوین هەندێک لەم شوێنانە کە بۆ پەروەردە دانراوە شوێنێکە کە لە ڕاستیە بۆ قوتابخانە دروست نەکراوە یا ئەوە تا شوێنەکەی گۆڕدراوە یا ئەوە تا ئەو دایانگانەی کە هەبوون ماڵ بوون و کراون بە دایانگە کۆمەڵە عنسوور هەیە کابێ لەو بیناسازیە هەبێ لێرە بەس ڕنگ وەرگیراوە یعنی ها بۆ نمونە دنیای مناڵە بێ دنیایەک بێ کە ڕەنگی زۆرتیا بەکاربێنرێ بەڵام بەهاو چۆن بڵێ بەهاو پشتی لەگەڵ دروستکردنی فەزایە ئەمێ پرسیارەکە لەو شوێنەوە بکەم ئەگەر ئێستا ئێمە هەموو تاوان و بە جۆرە لە جۆرەکان ڕەخنەکە بخینە سەر ئەو کەسانی کە لەناو ئەندازاریە ئیشەکەن بەڵام لە ڕاستیە ئایا فەزاکە چەندێک یارمەتی دەربووە کە بتوانین ئەندازیاریەکی داهێنەرانە و پەروەردەییمان هەبێ ئەمە یەکەم پرسیارمان جواب بیتەوە. زۆر سوپاس پرسیارێکی زۆر بەجێ بێگومان ئێمە کەس تاوانبار ناکەین بەڵام ئەڵێن کێشەیەک هەیە لە بواری ئەندازیاری ئینجینێرینگ ئەوەی کە لایەنی هێڵکاری و من تەمەن هینە تەکنیکیەکان زۆر لە ئەندازیاری شارزانیم لە معماری شارزانیم بەڵام ئەو ئەندازیارانەی کە تەکلیفەکرێن بە نەخشەجێڕانی قوتابخانەکان و بە دروستکردنی یا تەنفیزکردنی بەنوایە لێرە دوو تەرەف هەن ئێمە لەم مەجلیسەیە ڕەنگ بێ بیرۆکەی ئەومان بۆ بێ ئەگەر ئەوان خۆیان لایەنە ئیبداعیەکان هەبێ و لایەنی تەنفیزی بە جوانەکە ئەبێ ئێمە زاین سەری بڕیارەکە لە شوێ قسەیان لەگەڵ بکەین من پێم وایە ئەکرێ لەگەڵ سەرمایەدارەکان قسەت پێ لەو بارەیەوە ئێمە تا ئێستا مخاتەبەی یەکترمان بۆ ڕەفزکردنەوە یەکتر کردووە ئێمە دوومانە طبعا ئێمە بەداخەوە من ڕێی ئەوەشم هەیە کە ئێمە سەرمایەدارمان نییە سەرمایە کولتور دروستەکە یعنی نابێت سەرمایەدار لێم عاجز من لە کوردستانە ئێمە سەرمایەدارمان نییە ئێمە پارەدارمان هەیە سیفەتی پارەدار ئەوەیە کە پارە ئەکاتە پێش پارەوە و بە پارە ئەبێ پارەی تر بەرهەم بێنێ بەڵام سەر هاوڕێیان دەتوان پارە سەقازانێت ئەمە قاز لەسەر قازدانانی ئەکادیمیانە و فیسلێدان نییە بەڵام من وەختی بۆ عەمەلیاتێکی پشت کراوە زوو ئەبێ یعنی تەمرین بەخۆ سەرمایەدار کولتور دروستەکە چونکە سەرمایەیەک جۆری نییە سەرمایە تەنیا پارە نییە ئەکرێت سەرمایە ڕەمزی بێ واتە سەرمایەک بێکە پارە نییە بەڵام لە پارە بە نرخترە بەهای هەیە نرخی نییە قیمەتی نییە بەڵام ڤالیوی هەیە پرایسی نییە تۆ ناتوانین بڵێ ئەمە پرایسی ئەم شتەیە بەس ئەڵێ ئەمە بەهای ڤالیوی ئەم شتەیە من ڤالیوکەی بەهاکەی بە پارە ناگۆڕمەوە وەکو ئەوەی مەسەلەن تۆ تابلۆیەکت خۆشەوێت تابلۆی هونەرمەندێکی کوردە ڕەنگ بێتە $100 کەمتریش فری بێت بەڵام بۆ تۆ $100 گرنگ نییە بەهای تابلۆکە و ئەو پەیوەندیەی تابلۆکە دنیای تابلۆکە ڕەنگی شکلی فۆرمی ئەو مادەی دروستکرا و کەسەی دروستی کرۆ بۆ تۆ گرنگە کەواتە بەها هەمیشە بەرزترە پارەدارانی ئێمە بەس پارە ئەناسن و هەموو شتێکی تر وەکو وەسیلەی بەدەستهێنانەوەی پارە سەیرەکەن نەک وەکو دروستکردنی بەها و کولتور و ئەم شتانە جا من کە ئەڵێم
لە کوردستان پارەدارمان هەیە و سەرمایەدارمان نییە تکایە ئەمەم وەکو تەحلیلی ئەو دیاردەیە لێوەربگرن وەلەو بارەیەوە نووسیومە لە قەیدی بڵاوبوونەوەدایە لە مجلەیەکی میعماری کۆمەڵێک گەنج کە خەریکن وا دەریەکەن بەڵام پارەدارانی ئێمە خۆ من ناڵم درێغیشیان کردووە من ڕەف زیان ناکەمەوە بەڵام ئەو گلەیم لیان هەیە ئەکرێ ئێمە لەگەڵ پارەدارانی خۆمان قسە بکەین بڵێن ئێوە ئەشتوانن پارەکەتان بکەن بە سەرمایی ڕەمزی بۆ نمونە لە ڕێی دەستپێشخەری نەوعیەوە ئەتوانی مزگەوت هەر بەو شێوە دروست نەکەی کە تا ئێستا دروست کراوە فۆرمێکی میعماری کوردستانیانی بدەرێت بە هەمان شێوە دایانگەکانیش بە هەمان شێوە قوتابخانەکانیش کفرێکی ئەندازیاری نییە ئێمە فۆرمی شوێن بگۆڕین بەو ئاراستەی کە خزمەت بە ئامانجەکانمان دەکات بۆیە کەس تاوانبار ناکەم هاوڕێ عەزیز کەسیش سار ناکەمەوە ئیبداعی شتێکە کە هەر کەسێک لە لای خۆ ئەتوانێ بیکە بەڵام ئەگەر لە وڵاتی ئێمە ئەو فەزایە نییە یا ڕێگری لە بەردەمی هەیە لەبەر ئەوەی ئێمە عقلی سەرمایەداری و کولتوری سەرمایەداریمان نییە بەڵکو و کولتوری پارەداریمان هەیە کابرا پێی وایە زەرەرەکا بە نۆعیشکە بیکە ئەوەش ئەوە نەتیجەکەیەتی وەجگە لەوەش هاوڕێ عەزیز تخوا ئێمە ئۆپۆزیسیۆنێکی بە عەقڵ کولتوریشمان نییە یەک ئۆپۆزیسیۆنم نەدیوە لەم هەرێمی کوردستانەیە بڵێ من زانکۆیەکی تری نەوعیەکەمەوە قوتابخانەی نەوعی ترێکەمەوە ڕەوزەی جیاواز لەوانەی ئێستا شەڕی لەسەر ئەمە نەکردووە ئەوەش بۆ خۆی بەدبەختیەکی ترە کەواتە لە مستەقبەلیشا ئەگەر ئێمە ئەندازیاریش ئامادە بکەین هیچ هێزێکی سیاسی پشتگیری ئەم جۆرە میعمار و گۆڕانکاریە ناکە کە ئێمە داوایەکەین و ئێمەش داوایەکەین نەک لەبەرەوەی ئەمانە تیۆریەک دروستکەین داوایەکەین لەبەرەوەی پێویستێکی وڵاتی خۆمانە لەبەرەوەی ئەو ترسانەی ئێمە لەم کۆمەلگایە لە دنیای مناڵی چێنین پێویستی بە دەستکاریکردن و خونساکردنەوە و بەتاڵکردنەوە هەیە لە مەراحیلی تری ژیانی منداڵدا کە ئێمەوە ناکەین ئێکەواتە تۆ زۆر ئاساییەک وڵاتەکەت بێ بە وڵاتی دیپرێشن بێتە وڵاتی شیزۆفرێنیا هیچ یعنی خۆمان ئەو فەزایەمان دروست کردن بۆ دروستکردنی ڕوانگەیەکی کللتوری ئایا جیاوازی چینایەتی چۆن ئەتوانێت کۆمەکمان بکە لە خوێندنەوەی و دیاردانەی کە ئێستا لە جۆرێک لە ئینسانی تایبەتا دروست بووە چونکە لە ئێستاە جیاوازی چینایەتی بە ئاشکرا لە ناوەندە پەروەردەیەکانە هەیە و لە ڕێگەی سیستمی پارەدانەوە هەم بینا و ئەندازیاری مەکتەبەکان ئەگۆڕێ هەم ئەو تەلەبێ لە ڕێگەی ئەو بڕەپارەیە کە ئەییا و ئەو فەزا و ژینگەیی کە لە ڕێگەی مەکتەبی ئەهلی و حکومیەوە تایە ئەژی جۆرە کارکتەرێک دروستەکە و ئێستاش بۆ نمونە زۆرینەی ئەمنەوەیان کە ئێستا هەنێکیان تەمەنیان 15-16 ساڵە کە بەخەستی بەڵام لە پێشتریشا لە سەرەتای 2000ەکانەوە ئەم فۆرمە لە خوێندن هەبووە ئەمە لەوە تێبگەین کە ئایا جیاوازی چینایەتی و ئابووری لەمە چۆن ئەتوانێت کۆمەکمان بکە کە خوێندنەوەیەکی ترمان بۆی هەبێ پرسیارەکە قرس بوو چونکە من عالم نیم هاوڕێ عەزیز بەڵام من ڕوانگەی خۆمت پێڵێم ئێمە لەم ئەوەی تۆ ئەم قوتابخانە تایبەتیانەی ئاماژەی پێدەی هەڵەیەکی گەورەمان کردووە بە ناوی مۆدێرن بوونەوە ئەویش فڕێدانی زمانی کوردیە لە مەنهەجی خوێندن هەر کاتێک و لە هەر شوێنێک کە زمانی دایکت خستە لاوە ئەوەی مناڵ فێریە بێ پەیوەندی بەم خاک و ئەرز و ئاوە نامێنێت و تۆ ئێستا ئەو نەوەیە لە منداڵان دێنەوە ڕنگ بێ حکمیشمان بکە چونکە شانسی ئەوەی چونکە ئەوان ئینگلیزیە زان و بە زمانێکی ئینتر قساکەن بەڵام پێ دوانە بێ ئەو لە فێریەوە کراوە لە دڵسۆزیەوە بۆ وڵاتی خۆی یعنی بیر لە پۆزیشنی خۆی بکاتەوە و خزمەتی ئەم وڵاتە بکاتەوە ئەو وەکو کائینێکی فەوقی 2000 حکمی ئەم وڵاتە ئاکاتەوە و تۆی قبوڵەوەکەوەی کە لە شوێنی خۆت بی هیچ گۆڕانکاریشی بەدڵی تۆ یا بەدڵی دایک و باوک ناکە لەوەش بەدبەختتر دایکان و باوکانێکن ریزیان بەسووە بۆ قوتابخانە تایبەتیەکان خۆشم یەکێکم لەوانە بۆ ئەوی بە ئینگلیزی قسە بکەن لەوێ لەگەڵ منداڵەکانیان پیان وایە حیا و شەرەف و ناموسیان نەچێ ئەگەر لە قوتابخانەکانیان بە ئینگلیزی و فەڕەنسی و ئەڵمانی قسە نەکەن چکانی دواکەوتون چۆن دەبێت تۆ لە سلێمانیا بیا لە هەولێرابی منداڵەکەت و مندارەکەت لە قوتابخانەی تایبەتی بێ
بەڵام خۆت ئینگلیزی نەزانی ئەجا سێم ئینگلیزی شەقوش ڕێی ئێمەمانانیش قسەی پێەکەین بەس بۆی پرستیژی خۆمان بەرزکەینەوە بڵێ ئێمە زۆر مهمین بەخوا پێشکەوتوین ئەم خۆدانە دەست مۆدێرنیزەبوونەوە بەبێ ئەوەی تۆ عەقڵێکی مۆدێرنت هەبێ نەتیجەکەی ئەوەیە کە جەنابەت باسیەکەی نایەکسانی دروستکردن لە هەموو بوارەکانە و ئەمە شتێکە کە ئێمە بەڕاستی لە ئێستاوە تا داهاتوێکی زۆر پێوەی دەناڵێنین و شتێکە خۆمان هەڵمان بژاردووە ئەوە خۆمانین وەک ئەکتەرە کۆمەڵایەتیەکان ئەچینە ناو ئەو گەمانەوە کە وەکو داو پیانەوە بین ئێمە بەو داوانەوە بووین کە لە 20 ساڵی ئەخیرا بە ناوی سەرمایە و مۆدێرنیزەکردن و گۆڕانکاری و بە ئەوروپایی زەبوون و ئەوانەوە تۆ خۆت بووی بە کارەکتەرەکان ڕێگاکەت پیشاندراوە ئەمە قوتابخانەی شوێیە ئەمە نازانم چیە ئەمە جۆرە ژیانی کافەنشینی ئێستا لە سلێمانیە کافەنشینی بە دیوێکدا تەقلیدکردنەوەی تێهرۆن نشینیە یعنی تۆ خەڵقی ئەتەوێت زۆرترین نزیکایەتی لە بینی تارانیەکان و خۆتدا دروستکەی ئەمەد بۆ دروست نابێت سنەیەکانی ژوایان کرد سەقزەکان لە بەرامبەر سنەیەکان وایان کرد ئێمە سلێمانیەکانی جەستا لە بەرامبەر ئەوانی تراوا دەکەین ئەمانە هەویەتێکتر بۆ خۆمان دروستکەین بۆ هەویەت دروست نابێ جا شتەکان ئاوەڕە بدەبنەوە تۆ زمانەکەی خۆت هێناوەتە خراپترین مستەواوە قوتاب مناڵەکەش ناردۆ بۆ قوتابخانەیە کە فێری عیلم و فەن بێ بەڵام بە زمانی غەیرە زمانی غەیرەش فاسیلەیەکی دروست کردووە لە بینی منداڵەکە و بیرکردنەوەی لەگەڵ ئەو واقعی کە تیاژی منداڵەکانی ئێمە بەجێ لەزانن پێیان عیبە ئێمە بە ئینگلیزی لە فەزای گشتیا قسە بکەین ئەسڵەن لە ماڵەوە ئامادەیان هەندێکیان تیانە بە زمانی دایک قسە لەگەڵ دایکیا بکات دایک ئەناسم ئەڵێ من تووشی کێشەیەکی گەورە بووم کچەکەم ئامادە نییە بە زمانی کوردی قسەم لەگەڵا بکات بۆ لەگەڵەوەی لە عالەمی فەزای ئینتەرنێتیدا هەموو هاوڕێکانی بە ئینگلیزی و زمانەکانی تر قساکەن ئێستا کە تۆ بۆ خۆت بە دەستی خۆت ئەرێت گوتووە بۆ فرێدانی زمانە دایکێکەی خۆت ئەبێ حسابی ئۆشکەی منداڵەکەشت لە ماڵەوە قسە لەگەڵ نەکەن مامۆستا ڕێبوارجیان من بە ناوی ڕێکخراوی ئازادبوون بە ناوی تیمی پەروەردەی ئازادبوونیش زۆر بەخێرات دەکەم زۆر سپاس دەکەم کە بانگێشتەکەی ئێمەت قبول کرد لە ڕاستیاونە پەیوەست بووی بە کاتەکەەوە هەر نەتێش چایەکەی بۆ بێنین هەر پەلێ کردووتی درەنگە عیبە با بڕۆم لە ڕاستیە پەروەردە خۆی ئامرازێکە بۆ ئەو بنیادی ئەو کەسایەتی کە بەڕێزت باست کرد کەسایەتیەکی ئازاد لەسەر پێی خۆی ڕاوەستاو و بە ئاسانی نەنوشتاوە پەروەردە ئامرازێکی ئەو ئامرازەیە بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێک ئامرازی شەیە بۆ ئەوەی کە ئێمە ئەو پەروەردەیە پراکتیکە بکەین کە پەروەردەیەکی سەردەمیانەی مۆدێرنە یەکێک لەو ئامرازانە ئەوە بوو کە بەڕێزت ئاماژەت پێدا شوێن قوتابخانە و ترس لە ڕاستیە ئەمە نەک هەرکانت مامۆستا ڕێبوار زۆربەی فەیلسوفەکان باسییان کردووە تەنانەت جۆن دێوی کە کتێبێکی هەیە لەسەر کۆمەڵگە و فێرگە ئەو بۆیە باسی کۆمەڵگە و فێرگە ئەکا کە بەردەوام ئەبێ فێرگە پەیوەندی بە کۆمەڵگەوە هەبێ و کێشەکان بخرێتە ناو بەردەمی فێرخوازەکان و هەروەها ڕەسڵ بێرتەنە ڕەسڵ یەکێکە لەو فەیلسوفێکە لەو فەیلسوفانی کە زۆر بەوردی باسی ترس ئەکات و هەموو ئەوانەی نامەوێت درێژە بە قسەکانم بێم هەموو ئەوانەی کە ئەوروپایان بینیوە ئەگەر لیان بپرسی جیاوازی گەورەی ئێمە و ئەوان چیاڵن ترس و نەترس لەوێ کەمترین ترس هەیە لێرە زۆرترین ترس هەیە لێرە لە هەموو شتێکە ترسی نەکەر مناڵەکانمان گەورەکانیشمان من جارێکی تر دەستخۆشی لێکەم و زۆر سپاس بەڵێ باسی دەستشۆرەکانێ کرد بەڕاستی من لە دانیشتێکی ئەم ڕێکخراوە ئازیزە ئەوەم باس کرد ڕێژەی قوتابیەکان بۆ دەستشۆرەکان ئەگەر سەرنج بی زۆر کەمە لە ستانداردی جیهانی ئەوە جگە لەوەی شوێنەکەی ئەزانی کەمی ئەوە چ کاریگەریەکی هەیە باسی حانوتێ کرد کاکە ڕێبوار لێرە من دوو دەیە لەمە پێش ڕابکە زیاتریش دکتۆرێکی خزمم لە بەغا ئاگاری کردم کە پێشکەوتنی ڕژێم کە جۆرێک لە بنێش دێتە هەرێمەوە
و ئەو بنیێشتە بۆ تێکدانی هۆرمۆنیە. طبعاً عێراق لە یەکێک لە خەستەخانەکان ئەمە ئیشیە کرد، پێی وتم ئەم کتابە هەیە حەزەکەم بە بەرپرسانی بەڵێ بڕوا بکە، ئەو کاتە بە 2 بەرپرسی گەورەم کرد وت هیچ نەکرا. لەبەرەوەی ئێستا شتی تر هەیە، هەر لەو شتانی کە لە حانوت ئەو مناڵەی کڕێ ماڵوێرانی بەدواوە تۆ سەرنجێ بە کاکار ڕێبوار خۆزگە ئامارێکی وا بکرایە بزانم ئافرەتی ئێمە چەندی ئەتوانێ ئاسایی مناڵی بێ با نەشتەرگەری نەبێ. ئەزانی ئەوە کاریگەری ئەو شتانەیە کە بۆمانە نێرن، ئەزانی لە وڵاتە ئەوانی بەڕێوەمانە بن. خەڵکە بۆ لەم شاری توێە وتوێتی من بە دەوری شارە هینێک دروست دەکەم وەکە ئەمەی کە لە ئەوروپایە چی پێڵێن دوجار و تویانە باشە ئێمە شەریکاتیەکەمان چۆن بێ. لەبەرەوە بەڕاستی لێرە بەڕەڵاکراوە نەک ئازادی. ئەجاجگەلەوە من ئەوەش ئەڵێم ئایا ئێمە مامۆستامان پەروەردە کردووە بۆ ئەوەی لەو خوێندنگەی کە جەناب دەڵێ کە ستانداردە ئەم مامۆستایە مامۆستا بێت بڕوا بکە ئێستا زۆر خراپترە لەو کاتەی کە تۆ تەلەبە بووی لە یەکی سەرەتاییە، زۆر خراپترە لەو کاتە. لەبەرەوە لەکوێوە بیگرین. منیش لەگەڵتام هەر لە لایەنی زمانە سەرنج بە مناڵەڵێ سەعات ئەوەنە بەرە بین واتە ئێمە سجن بووین، ئەوە ڕاستە. قسە زۆرە لەو بارەوە بابەتەکە باش بوو دەم خۆش دەست خۆش هەر بژی. ئەی بۆ ئارێکی قوتابخانەکانی ئێمە کە تەلار دروست دەکرێ کە ئەمە ڕووی پەروەردەش بە پلەی یەگەگرێتەوە بەشی تەلارسازی و ئەندازیاری لە پەروەردەکانە نەبوونی کتێبخانەیە. ئەو فاکتەرەی کە بەشێ لە پێگەیاندن و گەشەی مناڵ لە کتێبخانەیە هەر چۆن لە ڕاڕەوەکانە ناشرینە تەوالێت حانوت من بە حکمی کارەکەم دەیان ساڵ ڕەنگە منیش 73 قوتابخانە چووم لە سلێمانی و دەوروبەری وە شوێنەکانی تشارەکانی کە هیچی کتێبخانەیەکی ئەکتیڤی زانستی تیانەیە کە مناڵ خۆشی بوێ. هەموو کتێب تۆزی لێنیشتۆ دۆڵاب لە ژووری مامۆستاکان و بەڕێوەبەر ئەشکێینە ئەینێرن بۆ ئەوێ مێزی ناشرین پیس چڵکن. دووەم ئەو تەلارسازی لە لای ئێمەیە کە دژ بە گەشە و شەڵەقاندنی هۆش و بیرکردنەوەی مناڵە هزری مناڵە شوێنی هوەری زۆر کەمتیایە کە هوەر هێندەی وانەکانی قوتابخانە گرنگن. منەمەوێت لە وەختەکە لا نەیەم بۆی ئەو خوشکە تووڕە نەبێ و زۆر سپاس. ڕەنگە لە ناو دکتۆرەکانە کەمیان بەڕاستی باسی پەروەردەی مناڵیان کردووە. دکتۆر لەسەر پەروەردەی مناڵ دابەزی دەستی خۆش بێ، بەڵام خۆزگە بمانزانایە لە کام قۆناغا پەروەردەی مناڵ پێویستە، چونکە هەموو قۆناغەکانی مناڵ بە کەڵکی پەروەردە نایەن وەکو پەروەردە. ئەمە یەک. دووهەم لە حەقەتە ئێمە ئەبێ فەرقی بکەین لە بینی پەروەردە و تەعلیمە. لای ئێمە بە هیچ جۆرێک لەوەتی قوتابخانە دروست بووە، قوتابخانەکانمان قوتابخانەی تەعلیمی بووە، بە هیچ جۆرێک پەروەرد نەچوون بەلای پەروەردە. ئەمە یەک. دووهەم دکتۆر باسی ئەوەی کرد حەزەکەم وتی ئێمە ئەبێ ئیعدادی خەڵک بکەین مناڵ بکەین بۆ ئەوەی کەسێتێکی تەندروستی بۆ دروستکەین بۆ ئایندە. نە ئایندە کەسی تەندروستی ناوێ ئێمە بۆ دروستکەن، خەڵکی خۆی هەیە، خۆی ئەبێ ئیعدادی فەرد بکەیت تا بکەی بۆ ئیستا نەک بۆ کۆمەڵگەی دەک بۆ ئایندەی دواتر. قسەیەکی جۆندێوی هەیە کە ئەترەوە کۆن نابێ، ئەڵێ غایەی پەروەردە یەک شتە نابێ بە دوو، ئەویش ئیعداد الفەرد للمجتەمع ئیعداداً صالحاً بۆ ئەم مجتەمعە کە تۆ ئیسەتیایتی. دووهەم قۆناغی پەروەردەکردنی مناڵ ئەو قۆناغەی کە کەسێتەکەی تیا دروستە بێ یەک قۆناغە، قۆناغی تفولەی مبەکیرەیە کە ئەمە بە لێکدانەوەی مەدرسەی تەحلیلی کە فرۆیدە وەهی سلوکی کە واتسنە هەردووکیان متەفقن لەسەر ئەوەی کە لە جارێ فرۆید دەڵێ لە سچی دایکەوە تا 2 ساڵی کەسێتی هەموو یەکێکمان کە لەم وڵا دانیشتوین دروست بووە. لە دوای ئەوە بربەنی لێی بەڕای ئەو ترفایدەی نییە، زانیاری زیاد ئەەکەین بەڵام ناتوانین کەسێتەکەی
خۆمان بگۆڕین لە حقەتە من حەزم ئەکرد بەجددی تاکید بکرایەتە دەستی خۆش بێت دکتۆرێکم جارە من بەڕاستی کە لە دکتۆرەکان لەگەڵیان نادانیشتوین باسی پەروەردەی مناڵ بکەن چونکە لە حقەتە غایی پەروەردە ئەوڵێ بەجددی یەک شتە دروستکردنی کەسێتیە ئەو کەسێتیە ئەتر ئەمە ئەوانی کە تەزییناتن یەکێکە بێ بە دکتۆرێکێکە بێ بە مهندزێکێکە بێ بە محامی ئەوە جوانکاریە بەڵام غایی ئەساسیەکە ئەوەیە کە تۆ بتانی کەسێتی فەرد دروستکەی بۆ ئەوەی کە گۆڕانکاری بتانی لە کۆمەلگەکە بکەیت بۆ ئەم کۆمەلگەیش دکتۆرجان نەک بۆ کۆمەلگەی ئایندە نە ئایندە پێویستی بە ئێمە نییە کەسی خۆیان هەیە ئەبێ ئێمە محاولە بکەین کە بەڕاستی کەسی تەندروست دروست بکەین بۆ ئەم کۆمەلگەی کە ئیسە ئێمەتیایی اینجا شتێکی کشی لە حقەتە هینەکە کەمەتر من وازێن بە خێراتنی مامۆسا بەڕێزەکەم بکەم وابزانم بەرهەمێکە هەیە بۆ باڵدار نووسیوتە کتێبی پیرۆز 3 جارم خوێنەوە هەر لی تێر نەبووم من نامەوێ راپۆرتێکی گەورم نووسیوە ئەوە دوایی پێشکەشت یەکەم لەگەڵ ئەو دوو کتێبە کە بۆم داناوی ئەویش یا ئەبێ ماچێکم یا ئەبێ ماچێم بکەی هەردووکیان باشە دایەنگە و باخچەکان مامۆسا ئاماژەی پێگەر ئەمانە کادری پەروەردەیی تەواویان ئەوێ لەو وارائیش بکەن بەڵام ئێستاگەیان بە تایبەتی ئەوانەی ناحکومیەکان ئەوانە هەڵ ئەبژێرن کە بە پارەیەکی کەم کار دەکەن دووهەم قوتابخانەی بنەڕەتی هەر لە پۆلیەکەوە هەتاکو ئەگاتە پۆلیدا ئەمانە دوو قۆناغی جیاوازن جەنابی لە دەرەوە بووی من لە ئەڵمانیا بووم لە رووسیا بووم 3 قۆناغەیە 1 بۆ 4 5 بۆ 8 بۆ 12 ئێستاجی خۆ دەزانی بۆ بە 11ش ئەو لایش لە باتی 6 ساڵ بۆ بە 7 ساڵ لەبەر ئەوە ئەم قۆناغانە وەکو جەنابی ئەڵێ ئەم قادرمەیە کە بۆ ئەوی کردووە ئەم قسەیە کە بۆ ئەوی داناوە نە ئەتوانێت دەستی بشووە نە ئەتوانێت سەرکەوێ بچێ بۆ تەوالێتەکە حانوت ئەمی ژێکەکە لە گرفتەکان کە جەنابە باسی کرد حانوت ئەدرێ بەو کەسەی پارەی زیاوە نادرێ بەو کەسەی کە خواردنی چاک ئەکات کە خواردنی تەندروست ئەکات خوێندن ئێستاکێ جەنابە ئاگاداری خوێندن بۆ فێربوون نییە بۆ دامەزراندنە لەبەر ئەوە هەر ئێمە هەرچێک ئەەکەین بۆ ئەوەیە کە مناڵەکانمان پلەیەکی باڵا بێنێ و سبینێ بێتەوە زووتر تاعین ببێت بەڵام لە وڵاتان ئەمە نییە پرۆگرامەکانی زانکۆ جەنابە نزیکتری لە من ئەبینی یەد ئەتڕوحا ئەنووسێ ئەم ئەتڕوحەیە بۆ 6 کتێبی ئەمین سەپان کتێبێکی مامۆسا عەبدوڵڵا کتێبێکی کاکە جیان کتێبێکی ئەمانەی یێنن ئەڵێم ناوەڕۆکی بۆ بنووسە ئەڵێ ناوەڕۆک چییە ئەڵێم پراوێزی بۆ بکە ئەڵێ پێراوێز چییە قوربان خۆ دەزانم درێژا دڕم ئەنجا ئەڵم کاکە گیان دەبڕۆ کتێبێکی پێرەمێژیش بان کە سوودی لێوەرەگری خۆ پێرەمێر دەنازی ئەڵێ بڕێ ئەیناسم ئەڵێ ئەوەتانێ لەسەر بێپەردەکەی مەولەوی لەوێ سوالەکە یعنی ئێمە ئاستەکەمان گەشتۆتەوە دکتۆر گیان یعنی خەریکین شپرزە ئەبین جا من پرسیارەکانم ئەوەیە ئەو پرسیانیانش کە دوایژ ئەدەمێ حەزەکەم ڕوونکردنەوە یەکمان بیتێ و چاوم منەوێ بەڕاستی باسی شتێ بکەم تەسەوری ئەومە کرد کە جەنابەت لە ناو قسەکانت باسی ئەوە دەکەی سەرباری شوێنناسی و سەرباری ئەندازیاری قوتابخانەکان ئێمە ئەندازیاریەکی کەی گرنگمان هەیە کە ئەچینە ناو قوتابخانەکان و ئەندازیاری پۆلە ناو پۆلەکان من بە کاریگەری وەکو نووسەر قسە ناک بە کاریگەریەوەی کە تقریبان 34-35 ساڵە هەم مامۆسا و هەم سەرپەرشتیاریش 17 ساڵە ئەتوانم بڵێم هەموو خوێندنگان ناوەندی و دواناوەندی و ئامادەیەکانی سلێمانی و پارێزگای سلێمانیم لە پێنجێنە بۆ چەند شەماڵ بینیوە باشە ئەندازیاری ناو پۆل مەبەستمان چییە بەڕاستیەکەی شتێک هەیە لە ناو پۆل هەتاکو ئێستا پۆلەکانی ئێمە مامۆسا لەکوێ ئەوەستەیە بۆردەکە لەکوێیە
منداڵ یان قوتابی یان خوێندکار چۆن دائەنیشێت ئەمە شێوەی ئەندازەی کلاسیکی کە لە ئۆتی خوێندن دروست بووە و لە فەقیایەتیەوە گوازراوەتەوە بۆ قوتابخانە بە هەمان ئەو شێوە تەقلیدەیە کە ئەوەی من تێبینیم کردووە ئەمە نابێ بەهۆی شپرزەکردنی مناڵەکە بەڵکو ئەبێ بەهۆی ئەوەی کە مناڵەکە ئەکا بە پاشکۆ بە تابێ بۆ بۆردێک لە پێشەوە دانراوە هەموو مناڵەکان بە دوای یەکا دانیشتون مناڵی یەکەم کە لە پێشەوە دانیشتووە یا دایانەی لە سەرەتای ساڵ هەست دەکا ئەفزەلیەتی هەیە بەسەر ئەوەی دوای خۆیان ئەم بەسەر دوای خۆیان یعنی هەر لێرە تۆ جۆرێک لە ڕیزبەندی چینایەتیت لە پۆلەکە دروست بووە کە ئەمە خراپی ئەندازیاری ناو پۆلەکەیە دووهەم شوێنی مامۆستاکە کە بەردەوام لە بەردەمی بۆردەکە یا وساکە پیمانە و تەختەڕەشەکە کە ئەوەستێت هەموو چاوەکان بەرەو ئەون کە بەشی زۆری نایبینێ لە ڕووی دەرونیەوە هەموو مناڵەکان بوون بە تابع بوون بە پاشکەوتووی ئەم مامۆسایە و ئەو شوێنەی کە مامۆساکەی لێوەستێ بە معنای ئەوە تەرکیزی مناڵەکان بۆ بە تەرکیزێک کە بەردەوام بوون بەچی بە تابع بۆ یەک نوقتە تابع بوونیش بۆ یەک نوقتە وابەستە بوون بە یەک خاڵەوە ئەو دروشمە لە ناوە بە توانای ئازادی بیرکردنەوە و توانای لەسەر پێڕاوەستانی ئەم منداڵە وردە وردە ئەکوژەیە دوای لێ دەکات بە ڕاستیەکەی بە بەردەوامی ئەمە تەنها یەک خاڵ ببینێت و بە یەک ئاراستە بوەستێ سەرنجام ئەمە ژوای لێکا کە بە یەک ئاراستە بیر بکاتەوە لە ڕووی دەرونیەوە و ئەمە لە کۆنەستی مناڵەکانە جێگیرە بێ و هەر ئەوەش هۆکارێکە هەتاکو ئێستا لە کۆمەلگاکانی وەکو ئێمە ناتوانین تاکە کەسی دەسەر پێڕاوەستا و ئازاد لە بیرکردنەوە و ڕەخنەگر لە ڕوانین و لە هەڵوێستا دروست بکەین بەڵکو ئەبینین تاکی تابیع و پاشکۆمان دروست کردووە و بەردەوام کە قسە یەکەمی کرد ئەڵێ وەکو کاک فلان فەرمووی گرفتەکەی ئێمە ئەوەیە کە لە ڕێگای ئەندازیاری ناوپۆلەوە ئەوەی جەنابەت باس کرد بەڵام بەڕاستیەکەی کاریگەری ڕاستەوخۆ بۆ بیرکردنەوەی تاک بۆ پەروەردەکردنی تاچێکی ئازاد پێش هەموو شتێ گۆڕینی ئەندازیاری ناوپۆلەکان و سواس ئەو خۆش بێت بابەتەکە زۆر زۆر گرنگ بوو بەس خۆزگە ئەندازیاری قوتابخانە و یان ئەندازیاری بە مانای دەستکاریکردنی شوێن مادەم باسی شوێنت کرد بتبەستایەتەوە بە سیستمی سیاسی و دەوڵەتداریەوە بۆ نمونەیەسە من چەند نمونەیە گەهێنمەوە ناکرێ ئێمە ئەم سێ نمونەیەوەکو یەک سیرکەین کە سێ سیستمی سیاسی جیاوازن ئەفغانستانی تالیبان سوید لەگەڵ وڵاتێک لە ئەفریقا وڵاتێکی دواکەوتو کەواتە ئەوەی کە دەستکاری ئەندازیاری ئەکا ئەوەی ڕوانگەی خۆی ئەسەپێنێ بەسەر ئەندازیاری شوێن و دەستکاریکردنی شوێن ئیتر ئەندازیارەکەی ئەمە قسەمان ێستا لەسەر قوتابخانەیە سیستمی سیاسیە بەڕاستی یعنی بۆ نمونە بەعز لە ساڵی هەشتاکان ئەگەر بەس سەرنجی ساڵی هەشتاکان بین زنجیرەیە قوتابخانەی دروست کردووە بڕواکەی لە بەسڕەوە تاوەکو پێنجوێن یەک ئەندازەیە یەک بۆیاخە ئەمە یعنی چی واتە ڕوانگەی بەعز ئەمەیە ئەڵێ من لە هەموو شوێنێکم و ئەمە بۆچوونی منە ئەمەوێ ئینسانەکان بەم جۆرە باربێنم کەواتە هەر قسەیە لەسەر پەروەردە بە تایبەتی ئەم ڕوانگەی ئێستا بە ڕێزی پێشکەشەکە کە زۆر گرنگە ئەندازیاری قوتابخانە و ئەندازیاری شوێن و کە چەند گرنگی هەیە لەسەر پەروەردەکردنی منداڵ بارهێنانی بۆ کاینێ بۆ ئایندە بەبێ باسکردن لە سیستمی سیاسی بەداخۆیڵم ناگات ینی لە شوێنێک ئامێنێتەوە کە سوودی نابێ ئێستا ڕوانگەیەم بە ڕێزان ئەم بەڵێ چڕکراوی قسەکانم با ئێمە قسەمان لەسەر هەرێمی کوردستانە یان باشووری کوردستانە ڕوانگەی ئەمانەی کە حکومڕانی ئەکەن بە جۆرە لە جۆرەکان درێژە پێدەری بەعسە یان بە جۆرێکە کە ئینسانی ئایندە دروست نەبێت ئینسانێکی بیرکەرەوە ئینسانێکی ئازاد ئینسانێک خەیاڵ فراوان بۆیە ئێمە ئێستا لەم دۆخە خراپین زۆر سپاس من هەر بۆ درێژکراوەی قسەکانیم ئایا ئەمڕۆ فەلسەفەی پەروەردە لە وڵاتی ئێمە ئەو فەلسەفەی نییە نا کە خراوەتە ڕوو بەڵکو و فەلسەفە شارەوە ئایا ئەوێ کەسێکی ئازاد و ڕەخنەگر بەرهەمبێنێ واتە دەسەڵات دەیەوێت کەسێکی ئازاد و ڕەخنەگر بەرهەمبێنێ دووەم
زۆر باز لە معماری کرا و لەوە کرا من پێم وایە ئەمە دیزایانی معماریە یعنی پەیوەندی ڕاستەوخی بە دیزایانی معماریەوە هەیە کە لە ئەمڕۆ دیزاین هەموو شتەکان نەگرێتەوە تا لە دیزاینە گەورەکەەوە دەست پێ بکە کە تا لە نقطەیەکەوە دەست پێەکە تا گردون با بڵێن هەمووی دیزاینێکە کە ئەمە ئەنج پرسیارێکی تر ئەەکەم ئەڵێم ئایا ناوی ئیستاتیکای شوێن بواە جوانتر نەبوو ئێمە لە ئیستاتیکادا با بڵێن هەر لایەنە شکڵیەکەمان نییە وەکو جوانی ئێمە لایەنەکانی تریشمان هەیە وەکو ناوەرە کۆوانە ئێمە لە دیزاینە شتێکمانەیە پێڵێن وەزیفە لەگەڵ جوانی ئەگەر ئەو شوێنانەی کە هەیە ئەگەر وەزیفەکەشی هەبێت لە هەمان کاتە و جوانیەکەشی هەبێ سەرنج کێشەرترێ بێ و شتێکی ترمان پێ هەیە پێڵێن ژینگەی فیزیکی و ژینگەی دەرونی کە کرد لیڤین زۆر باسی کردو زۆر بە جوانی باسەکە ئیشی مامۆستایانە زۆر جار جەهەندەمێک بۆ خوێندکار بکەن بە بەهەشت یعنی زۆر جار ئەمە بە درۆنا بەڵام زۆر جار خوێندکار کۆمەڵشتی لەبەر دەستایە کە نرخی نازانێ یعنی زۆر جار لە بوونی شتەکان هەموو شتەکان لەبەر دەستیدایە بەڵام نرخی نازانێ بۆ بەهای پێ نابەخشن مامۆستا پیشانی نادا چونکە خوێندکار بەس بریتی نییە لەوەی کە وروژێنەرەکانی باش بێ پێویستیشی بە عقلێکە وەکو خۆت باس کرد پێویستی بە عقلێکە ئیدراکێکە کە هەست بەو شتانە بکە زۆر سپاس بۆ ئێوە ئایا ئەو مناڵانی کە بێ باوکو دایکن طبعا ئەوان جارێک پێویستیان دەجار پێویستیان بە پەروەردەی هەیە ئایا ژینگەی ئەوان ڕەخساوە بۆی کە لە تۆقین و لە زۆر شتێک ڕزگاریان بوو بێ یان ڕزگاریان ببێت چکە لە ڕووی ئەندازیە ئەوی بیناو شوێنانی کە کراون بۆ ئەوان و جارێ کەش هەروەکو ئەوەی کە لە قوتابخانەوە بەو جۆرەی کە باسی پەروەردەیەکی ناو قوتابخانەکەن جارێک ئایا پەروەردەی ژینگەی ئەو شوێنەی کە پیانەوەتری ماڵی ئەوان چۆنە دەستخۆش ئێوارتان باش خۆشحاڵ بووم ڕۆ لێرە لە خزمەت کۆمەڵی مامۆستای ئەزیزم دکتۆر گیانەمێ بە پرسیارێکی سادە دەست پێ بکەم ئایا پەروەردەمان هەیە ئەوەی کە تۆ باسی کرد باسکردن نەبوو لە قۆناغەکانی فێربوون یان فێرکردن ئایا ئەو قۆناغانەی کە تۆ باسی کرد پەروەردەی تیاکرێ چونکە جاران ئەگەر خێزانێکی بچووک خێزان بەواتە کۆمەڵاتێکی جاران پەروەردەی مناڵی بکردایە پەروەردەی تاکی بکردایە ئێستا چێ پەروەردەی تاکەکە ئێستا سۆشیال میدیایی کە تۆڕە کۆمەڵاتەکان پەروەردەی تاکەکەن خوێندنگایی کە کۆڵانەی کە ئێستا تاکێک ئێستا ئەوەی کە هەیە لێرە بۆ نمونە ئەو جیهانگیری کە هەیە کە پیاوی ماس دروست بووە تاکێک لە سلێمانی هەمان خوو ڕەوشت و ئاکار و ڕەفتاری تاکێکی وڵاتێکی تری هەیە ئایا ئەمە نەبووتە جیهانگیریەک کە پەروەردە لە دەستی خێزانە نەماوە لێرە باسی کۆمەڵێشتت کرد بەڕای من ئەکرا فراوانتر باس بکرایە بۆ نمونە بواری ئابووری ئایا ئەو بەهەشتەی کە تۆ باسیەکەی بواری ئابووری لە وڵاتە ڕێگادا قوتابخانەکان بەو شێوەیە بن قوتابخانەکانیش ئێستاش قوتابخانەی وا هەیە دووداوام و سێداوامی تیاکرێ مامۆستای داما خواخوایەتی خێرایی وانەکەی بڵێتەوە و ئەوەی کە بۆی دانراوی لێتەوە و بڕاتەوە ئەو ژینگانەی کە ئێستا هەیە هەر هەمان ئەو ژینگانە نییە کە جاران هەبووە سەرباری فراوانبووری کۆمەڵگەکانیش یەک خاڵیتر کایکەمە دو خاڵ تۆ چاوەڕی چی لە مامۆستایەکی داماوەکەی کە مانگی 6 پشووی هاوین کۆتایی پێهاتووە هەتا مانگی 9 کە پشووی هاوین کۆتایی پێدە و ساڵێکی نوێ دەست پێکاتەوە تەنها یەک موچەی وەرگرتووە باوکو دایکی ئەو تەلەبەیەش تەنها یەک موچەی وەرگرتووە لە 180 بۆ 90 خەڵکی ئەم وڵاتە ئێستا ئامادەی تیان نییە ینی توانایەوەی نییە جل و پێداویستی بۆ مناڵەکەی بکرە بینێرتە مەکتەب تۆ چاوەڕێی چی لە پەروەردەیەک لەواکەی دەستخۆش دەران بەڕێزان من بەو شعرەی نالی دەست پێەکەم کە باسی شوێنی کردوواڵێ مەدرسە مەحبەسەیە مەصدەری وەسوەسەیە یعنی ئەو لەو کاتێ هەستی بۆ مەترسیە کردووە بەڕاستی مامۆستا ئەمە گرنگ بوو باسی شوێنت کرد وابزان مامۆستا شێرزاد حەسەن زۆر باسی خوێندنگەکانی ئەمە وەکو زیندانێک وایە ئێمە مدیرێکی میهرەبانمان نەبوو بەڕێوبەرێک دەرگاکەی داخسەمووی گیرا بوو مامۆساکان کە دواکەوتنەوەی لە دەرگاکە و بەهات نایەتە ژوورەوە ئەوە بەڕاستی مەرگەساتێکە مناڵێکی بچووکمان چووە تاریکی شوێنەکە لە زستان هەیە قەرەباڵغی کافتریاکان کە باست کرد ئاو دەسەکە ئەوە کەیتر شوێنی ترسناک و پیسترین شوێنە
پەروەردەی ئەمە لە قەیرانێکی گەورەیە ئەمە شوێنی شیاتە سەر کەوابزانمەمە دووەم کەسەوە ئاسیەکە قەیرانێکی تر مامۆسا ئەبێ ئێمە فەلسفەی پەروەردەی لە پشتی ئەندازیارەکانەوە بێ ئێستا ئەندازیارەکان لە بەڕێوەبەرایەتێک گشتەکانەیە ئەمانە بێ کۆ کرێتەوە فەلسفەی لیبرال و فەلسفەی تازەی سەردەمیان بۆ باس کرێ بەڕاستی بۆی ئەمانە کە دروستیەکەن بەم زیندانیە نەبێ کەنالی لە هەشت ساڵەکانە وتێتی و مامۆستا شێرزاد حەسەنیش لە 2023 لە جەنابی شوتێ جا بەڕاستی بەوە چوونی من زۆر گرنگە پشکنینی تر بۆ شتەوردەکان بکرێ یەک نمونە و کۆتایی بە قسەکان مێنم ئێستا کتێبی پرۆگرامی خوێندنە ئاینی پۆلی یانسە بۆ ئامادەیەکان من لە ئامادەیەکانم سیرەکەم ڕستەیەکی تایە بە هێڵێکی ڕەشیش کردویانە ئەڵێ نامەی کەسێکە خۆی کوشت دوای ئەم نامەی بەجێهێشت چییە؟ ئەڵێ من هەموو شتێکم لە دنیاە هەبوو سیارە ماڵژن هەموو شتێک بەڵام دڵم خۆش نەبوو بۆیە بڕیارمدا خۆم بکوژم ئەمە من گیانە وەزیرەکە شار بە خەیاڵیشیانە هاو من هەرجگەش کەی چاپ کراوەتەوە 2016 تازە کراوەتەوە ئەمە یشەکە لەوانەیە کە بەڕاستی نە شوێنەکانمان نەفەلسفەکە لە پشتیەوە وەنە ئەو کادیرانی کە کارجێڕی خوێندنگانە مامۆسا ئەوە مەرگەساتە ئەوانە بەس جوانی لە پشتیانەوە نیە کۆمەڵە کەسن ڕێڕەوەکە هەر چۆنێ بێ ئێستا من لە ئامادەیەکەیان هاتمە ژوورەوە بەڵێ تاو سێرم کرد خوێندکارەکان لە بینی دوو سوچان مامۆسا دوو سوچان وتم چییە تومەس کامێرەکەیە هەموو مەکتەبەکە پڕکراوە لە کامێرە بۆی جەنابی بەڕێوەرچاوی لە هەموو شتەکانی مەکتەبەکە سۆسفا بەخێر بێ هەر هەندێک خاڵی دیکەی ئیزافە بۆی کە جەناب ئاماژەت پێکرد تونند و تیژیەکان سیانزەی مانگ دوای 6 ڕۆژی تر خوێندن دەست پێەکە ئەوەنە گەرمە ئەوەنە گەرمە نەک هەر خوێندکارانی داما و مامۆستا و ئەوانەی لە خوێندرگاکانیشن تەحمل ناکەن وەسائل لە زۆربەی هەرە زۆری خوێندنگاکانە وەسائلی فێنکەرەوە دانەنراوە لە دوو کاتی جیاوازە هەم لە کۆتایی خوێندن لە مانگی 4 و 5 و 6 هەم لەم سەرەتایش کە دەست پێەکە زستانانیش ئەوەنە ساردە ئەوەنە ساردە لەبەر ساردی نە مامۆسا نە خوێندکارانیش ئاگان لە دۆخی خوێندن نامێنێ اینجاگە زۆپایەکیشدا ئەندرێ خۆزگە هەردانەنرێ باشترە چکە ئەوەنە غاز و دووکەڵەکە ینی ئەوەنە ینی زیانی زیاترە خاڵێکی تر کارەبا ماوەیەکی تر وەبزان مامۆساش ئاماژەی پێکرد ئەبێ بەزستان و هەور و تاریک کارەبانیە لە پۆلەکانە بە تایبەت ئەوانەی کە ئێوارانن یعنی سەعات 3 بەدواوە ئەبێ بە یەک تاریکی هەر بە ڕۆژیش نیوەڕوان و کاتەکانی دیکەش تاریکە یعنی جەوێکی ترسناکی تاریک لەو خوێندنگاکانە خاڵێکی تر ئامادە نەکردنی مامۆستا و با بڵێن پرۆسی کارگێڕی و ئیشراف و هەموو ئەوەی لە پەروەردەیە هەیە لە وەزیر بگرێتە هەموو یەک ئەمانە کۆنی بەشێک لە مەنهەج وشکی بەشێک بەسەرچوونی بەشێک هەموو ئەمانە یعنی وەکو بڵێت تونند و تیژەکە خەسترەکەنەوە پرسیاری من ئەوەیە کێ بەرپرسە لانیکەم لە کەمکردنەوەی ئەو هەموو تونند و تیژە بەرامبەر نەوەکانمان نەکرێ کە لە داهاتووە وەکو بڵێ بەرهەمەکەی ئەچینینەوە لانیکەم بۆ لەمە و دووە ئەم ڕێژێ ئەم دوو تیژە تونند و تیژە کەم بکرێتەوە پێویستە چی بکرێ سپاس دەمان کرد لە بابەتەکەت تەنیا من دووش دەڵێم یەکەمیان گەورەتی مشکلی ئەم وڵاتە ناوەندێتیە ئەو نەخشانە کە دێت لە عێراق و مرکزی بوو لە هەرێمەوە مرکزیە بەڕێوایەتی گشتی ئەبنەی مەدرسی هەیە لە وەزارەتی پەروەردە هەتا ئێستا هیچ محافەزەیەک و هیچ قەزایەک و هیچ ناحیە سربەخۆیی نییە بە گوێرەی بی ئەو ژینگە و ئەمانە قوتابخانە دروست بکە ئەمەی چێکە لە کێشەکان خاڵێکە ئەمێ زۆر مهمە لامی شارەتی پێمەم ئەوەی ئێمە هەمومان لە ماڵی بچووک و هەژارانەیە پەروەردە بووین بەڵام شخصیەتی دایکمان ئەو ماڵە بچووکانەی کردبوو بە بەهەشت بۆمان بە ژینگەیەکی پەروەردەیی دروست هەر لەو بارەیەوە ئەڵێم دوێنێ سەردانی قوتابخانەی یاڵام خۆزمان کرد مامۆستا ئاتا حکمت لەوێ مامۆسایە لەگەڵ کاک ژیاد و کاک وەمەریان فارستان بەڕاستی قوتابخانەکە هەر قوتابخانەیەکە لە گوندێکە هەرە و نەخشە قەدیمانەیە بەڵام بە ئیرادەیەکی جوان کە لە ئیرادەی دایگەچێت قوتابخانەکەی کردو بە بەهشتێ بۆ قوتابیەکانی لە دەرگای دەرەوە دەست بە یاریەکەن بە یاریە چنە ژوورەوە ریزی دروست کردو بەسەرە ئەچیتە ناو قوتابخانەکەەوە لەوێ شوێنی پێڵاوی داناوە بێ دایانی ئەنجا ئاودەسەکان نزیکن هەموو مناڵێک فرچەی دانی هەیە کە یی خۆیەتی دانی پێشوانی نۆکەری بۆ دانراوە لێ نادەن لەوە نینۆکی هەیە لەوێ نینۆکی هەیە مامۆستا و قوتابی بێژگەلەوە ژوور بە ژوور هەموو ئەو ڕارەوە درێژەی تۆ فەرمووت هەمووی کراوە بە تابلۆی زۆر جوانی کە بەڕاستی مناڵەکان و گەورەکانی ئێمە من لە دوێنێەوە
هەست بە گەشتبینێکی زۆرەکەم جامە لەو باوەڕیان لەو بینا کۆنانەشە ئەگەر ئیرادی ئینسانی وەکو مامەساعتا هەبێ وەکو دایکەکانمان هەبێ ئەتوانن ژینگەیەکی زۆر دروست بۆ پەروەردەکردنی مناڵان دروست بکەن. زۆر سپاس. من یەک خاڵێکی پچکۆلەم گرتووە باسی ئەوواکەم هەوڵم ما خۆم لە عمومیات نەخێت دوورخەمەوە من باسی ئەوم کرد یەکەم کاریگەری شوێنی تازە لەسەر منداڵ چییە ئەبێ لەبەر چاوی بگرین ئەندازیارانی یا تەلارسازانی یا هەر شتێکیکەی ناوەنەی ئەبێ فێریان کەین ئەوانیش یاخۆ با بڵێ هوشیاریان کەینەوە کە دنیای منداڵ لەبەر چاو بگرن کاتێک ئەیانەوێ شوێنێک ئامادە بکەن کە دوایی پێڵین شوێنێکی پەروەردەی من لەم چوارچێوە قسەم کردووە میتۆدێکشم بەکارهێناوە ناوی دیاردەناسی شوێنە وابزانم تا ئەندازەیە شەرحم کرد ئەوەی تری مەسئلەی سیاست و سیستەمانە خۆ منیش ئەوە هەمووی ئەزانم یعنی شتێک هەیە لە وڵاتایە بەبێ سیاست بەبێ تەدەخولی سیاسی نا بەڵام من ویستم کۆمەلگا هەڵو کۆمەلگەکەت بۆ تەحلیلکەم بۆی بڵێم بەرهەمی چ جۆرێک ڕێبەرایەتیکردن و سیاسیانەیە نەک بچم شتە عمومیە ئیعلامیەکە بێنم بڵێم مادام سیاست وایە ئەوە بۆیە ئێمە ئاومالیاتوە نا منەڵێم مادام کۆمەلگەکە وای لێ هاتووە ئەوە بەرەنجامی نەوعەیەکی تایبەتە لە سیاست و نەوعێکی بەشداری ئێمەش لە خراپکردنی کۆمەلگاکەدا تۆ نەزانی وەک تاکە کەس وەک دایک و باوک وەک هەر کەسێک ناوی ئەنەی تۆش بەشدار نیە ئێمە خۆمان بەشدارین ملمان داوە بۆ ئەو واقعی کە تیا ئەژین و پەسەندیشمان کردووە موسابەقە لەسەر زۆر شتە لە بەینی عایلەکانە بۆن منە قوتابخانە تایبەتیەکان بە شانازیەوە کچەکەمە چێ بۆ ئەوێ کوڕەکەمە چێ بۆ ئەوێ بەڵام ئەمە بەشداریەکە لەو سکەیەدا کە سپارەدار و سیاسی و ئەوانە قازانجی خوانی لەکەن بەڵام تۆ زەرمەندی یەکەمی خۆشت ئەکتەرێکی بەشدار بووی لەو گەمەیەدا بەڵام بێ ناو شیارانە ئێستا ئێمە زامەکەمان تێبووە خوێنەکە قەترە خەریکا چۆڕێ ئیتر پێویستی بە وشیاربوونەوە هەیە جیلێک لە منداڵانمان بەو شێوەیە ژیانیان بەسەر برد ئەندازیارانمان پیان وا بوو جوانترین ئەندازیاری قوتابخانەیان بۆ دروست کردوین بەڵام ئێمە ئەتوانین بڵین وشیار بین ئەتوانین گۆڕانکاری لەم دۆخەدا بکەین بەنیسبەت پەروەردە و فێرکردن من نە لە کتێبەوە زانیاری ئەهێنم نە زۆریش بڕوان بۆ سەیری خۆمەکەم من سەیری خۆمەکەم ئێستا تەمەنم 54 ساڵ لە ماڵەوە هەندێکیان ئەڵێ نا 55 نایاب کە کوڕە بچووک ماڵێ بابە 53 یعنی ئەو لایەنگیری مەکە هەندێکیان پیرتر بکەن بەڵام من بۆ خۆم لەو ئۆکەی من لایەزال فێر دەبم بە قەنەعەت و فێر من تەوازوعی ئەکادیمیان و شتوانێ من فێر دەبم لە ئەو شتانە فێر بم کە پێشتر نەمزانیون لە کتێبەوە نا لە خەڵقەوە من لە فێر بووم کە خەڵق قسە ئەکا نابێ قسەی پێ ببڕم تەمەنم 22 ساڵ بوو کە ئەمە فێر بوو باشە کەس پێی نەوتون نابێ قسەوە خەڵق ببڕی لە دانیمارک خانمێک هات زۆر بە ڕێزەوتی ڕێبوار با هەوڵ بدەین قسە بە یەکتر نەبڕی باشە لەمەوە فێر بووم تەرکم کرد هەوڵمدا قسە بە ئەوی تر نەبڕمە فێر بوونە باشە پەروەردەکردنیش من پێم وایە تا ئێستاش پەروەردە ئیحساسی من تا ئێستا تێر نەبووە کە ئەڵێم با میعماریەکەمان یا تەلارسازی پەروەردەیمان جۆرێک لە ترانسپەرەنسی هەبێ بۆ نمونە پەنجەرەکان گەورەکەین بۆ نمونە تەوالێتەکانی قوتابخانە بۆن خۆش بێ ئەوە پەیوەندی بە فێربوون و پەروەردەبوونی ئیحساسەکانی ئێمەوە ئیحساسەکانی ئێمە زیندون نەمردوون بەردەوامن تا ئەو ڕۆژەی یعنی ئەچینە غەیبوبەوە ئێمە هەر پەروەردە ئەبین و ئێمە هەر فێریش دەبین بۆیە مەسئلەی فێربوون و پەروەردەبوون ئەگەر لە کتێبەوە سەیری نەکەین شتێکی ژیانە چییە حیاتیە حیاتی ئینسان وایە جاری ئەمە لە حەیوانەوە فێرەبین تۆ تەسەور کە بەبرێک یا پڵنجێک کە ئەبینێ ئەم غەزالەی ئەم ئاسکەی ڕاوی کردووە منداڵی بێچووی لە سکایە دەستی لێ هەڵەگرێ
تەواو ئەو بڕۆن سەیری فیلمە دۆکۆمنتاریەکان بکەن و زۆر کەواتە فێربوون و پەروەردەکردن لە ژیانی ئینسانیدا شتێکە بە بەردەوامی من ڕێزم هەیە بۆ ئەو قوتابخانە و تیئۆریانەی کە لە ئێمە لە کتێبەوە پیان ئاشنا بووین بەڵام بەڕاستی هەستەکەم ئەبێ تۆزێکیش خۆمان یعنی بە تەجروبەی خۆشمان شت ئیزافەکەین بۆ ئەوەی ڕوانگەمان بۆ خۆمان ڕوانگەیەکی تایبەت بێ ئەوەی من باسم کرد و عەرزم کردن لە سوید و دانیمار پێویستیان بەوە نییە چونکە ئەوان ئەو توندوتیژیان بە شێوازی تر کەم کردوێتەوە بەڵام من پێویستم پێێتی من پێویستم بە مۆدێرنی زەکردنی فەزای تەعلیمی و بڵێم پەروەردەیی خۆمان هەیە لە ڕووی ئەندازیاریەوە و پێم وایە ئەمە شتێک نییە کە نەکرێت ئەکرێ سەرمایەدار لەم شارەیە هەن یا پارەدار ئەم ڕێکخراوە بە وەفدێک بچن بڵێ حەزەکەی قوتابخانەیەکی نمونەی دروستکەین لە گوندی فڵان مەرجدی قوتابخانە ناوەڕاستی گوند بێ ئەم فکرەیە لەکوێوە هاتووە کە ئەبێ قوتابخانە نزیکی لێ ڕێگە بە منداڵ بدا لە ماڵەوە تا ئەوێ بە جەستەی خۆی بڕوا بۆ قوتابخانە جادەی بۆ قیرمەکە با بە پاسیلەکەی بچێ با بە پێ بچێ با تەڕ ببێ با باران لێیدا ئێمە خەریکین زۆر نازدارە بینەوە ئینسان پێویستی بەو هەموو نازدار بوونەوە و ئەو نیە بە کوبان و بە ساقە من نییە ئینسان ئەبێ ژیان ئەزمون بکە ئازار بچێژێ بریندار بێ بکەوێ لوتی بپژێ ئێمە خەریکین وا بیرەکەینەوە لە منداڵەکان کە نابێ ئەو شتانەیان بەسەر بێت مامۆستاگیان زۆر سپاس بە قسەکانە زۆر سپاس بۆ حزور لێرە زۆر سپاس بۆ لا یەک وشە مابوو نەیهێشتاویکەم با بمێنێ بۆ دەرفەتێکی تر سوپاسی ئێوە هاوڕێیان من نەعالمم نە پەروەردەکارم نە ئەسڵ تەخەسوسی من پەروەردەش نییە من هەندێک دراساتم کرد بە حکمی ئەوەی فەلسەفەم خوێندووە یەک لە شاخە فەلسەفیەکانی سەدەی بیستەم پێ ئەوترێت دیاردەناسی فێنۆمێنۆلۆژی زۆر پەیوەندی خود ذاتی ئینسان بە شوێنەوە بە نەزەری ئەتیبار وەرەگرێ من ئەو شاخەیەم وەرگرتووە یەکەم جار لەسەر هەردوو جادەی توی مەلیکی هەشتاکان بۆ بەدەستە جەمعی خەڵقی سلێمانی بە توی مەلیکە پیاسەیە کرد دوایی بەوجەکەی گۆڕی بۆ جادەی سەهۆڵەکە بەرەو ئیتیجاهێکی تر ڕۆیشت لەسەر ئەمە کتێبێکم نووسیوە لەوێ مەلیک مەحموود هەبوو شۆڕش هەبوو ئەو دیوچیا هەبوو پێشمەرگە هەبوو دوایی ئەمانە کە ڕوخان بەتاڵ بوونەوە بەهاکانیان نەمان ئەنجا تەوەجوه بەرەو غەرب دروست بوو کتێبەکەی من باسیەوەکە ئێ باشە سۆوەت ئەوە هەموو کورد ئینگلیزی فێر بوو کام ئینگلیزی فێر بوو کام ئینگلیزی خۆ ئینگلیزیش کەس فێر نەبووی تۆ ئینگلیزی ئاکسڵ و بەرنامە کۆمپیوتەرەکان فێربووی داما و ئەو ئینگلیزیە فێربووی کە بەس لە دنیای ئەلەکترۆنیا ئیسفادی لێکەی ئینگلیزی تەحلیلکردنی مشتەبع فێر نەبووی یەک ڕۆمانیش پێ ناخوێنیتەوە ببورن هاوڕێیان قوربان گەورەتان کردن